ئێستا باسی کارە سەرەکیەکانەکەین. هێزەکانی ئوسولی دەریایی بۆ بەکارهێنانی چەکی نوێ و ورد توانیوێتی لە پەیکەری تیرۆریستان لە سووریا بدات. هەروەها هێزی ئاسمانی تایبەتی رووسیا بە یارمەتی هێزەکانی سوپای سووریا و سوپای سووریای ئازاد ئێستاش هێزەکانی حکوومەتی سووریا لە حەلەب و حومس هێرشیان دەست پێ کردووە دژی پێکەکانی داعش و ئێمەش یارمەتیان دەدەین. ئێمەش لە ئاسمانەوە هاوکاریانەکەین، هەروەها هاریکاری سوپای هێزەکانی سوپای سووریا دەکەین و کەلوپەل و چەکیان پێشکەش دەکەین. توانای هێزەکانی رووسیا بە باشی هەڵدەسەنگێنرێت. جارێکی تریش دەمەوێت هەموو بەشداروانی ئەو ئۆپراسیۆنە سوپاسیان بکەم بۆ ئازاتیەی کەنوانیانەوە. هەروەها سوپاسی ئەو هاوڕێیانەمانەکەن کە ژیانی خۆیان بەخشیوە. و هەموو ڕۆژشوێنێکمان گرۆتە بەر بۆ ئەوانەی کە ڕوبەڕووی سوپاکانمان و هێزەکانمان دەبنەوە لە سووریا. و بە هێزی لە ڕێگەی هێزی بەرگری هەموو پێگەیەک کە هەڕەشە بۆ سەر هێزەکانمان هەیە ئەیکەینە ئامانجێمە و هاوکاریشەکەین لەگەڵ هەر دەوڵەتێکاکەین کە بەرژەوەندیان هەیە کە تیرۆریستان لە سووریا لەناو ببرێت. Имею в виду и контакты по обеспечению безопасности полетов с командным пунктом ВВС Израиля и силами коалиции, возглавляемой Соединенными. هاوڕێیان ئێمە لە ساڵی ڕابردوودا هەوڵمان نا کە هێزەکانمان پێش بخەین، توانەکانی هێزەکانمان پێش بخەین کە ئەوەش لە ڕێگەی وەزارەتی بەرگریەوە بووە کە چەکینەمان بەکارهێناوە و گەشتونەتە ئاستێکی بەرز لە ئۆپراسیۆنە سەربازیەکان و ئاستی سوپاکەشمان توانایکی بەرزی نیشانداوە. لێرەدا ئەمەوێت بە تایبەتی ئاماژە بۆ بکەم کە لە ساڵی 2015 ئەو мощной ударной авиагруппировки и высадка оперативного воздушного десанта. کە هێزەکانمان بە چ شێوازێک ئۆپراسیۆنە سەربازیەکانیان ئەنجامداوە لە سووریا. Они прошли в 3 военных округах на территории 14 субъектов Российской Федерации. Я здесь в зале вижу некоторых руководителей субъектов Федерации, полномочных представителей президента. Обращаю внимание ваше на то, что эта совместная работа с военным ведомством имеет очень важное значение. بە شێوەیەکی گشتی ئێمە کارێکی گەورەمان کردووە بۆی کە توانای ئاستی سوپاکەمان بەروپێشەوە ببین. ئامانجمان ئەوەیە بەردەوام بین کە بەروپێشەوە بچین و لەو بارەیەوە کاری یەکەممان ئەو بۆ کە لە مانگی 11دا پلانی ئەوەمان هەبووە هێزەکانی رووسیا پێش بخەین بۆ ماوەی 5 ساڵی داهاتوو. هەروەها وەزارەتی بەرگری وەزارەتەکانی تر دەبێت هەوڵ بن کە پێگەی سەربازیمان لەو ناوچەیە بەهێز بێت. لەگەڵ بەردەوامبوون لە پڕچەکردنی
переоснащения армии флота. پڕچەکردنی هێزە چەکدارەکانمان Те позитивные тенденции, которые достигнуты в реализации госпрограммы. لەگەڵ بەدەداچوون Я прошу тщательно контролировать خەرجیەکان لەو بوارەدا средств, выделяемых в рамках гособоронзаказа. زیاتر لە جارێک تاکیدمان کردوتەوە کە ئێمە پارەی پێویستمان نییە Уже неоднократно بۆ говорил, ئەنجامدانی ئەو کارە. еще раз, лишних денег у нас нет. И все, что задумано, должно быть реализовано. لەبەرەوە بێ لەو کاتی کە دیاری کراوە ئێمە بەپێ ئەو داتش کە هەمانە لە بودجەیە تەرخان کراوە ئەبێ ئەمە ئەرکەکانمان ئەنجام بدەین. бюджетных средств, бюджетных ассигнований. И, конечно, هەروە بێ ئاماژەش بۆ بکەین کە ритмичная, качественная работа بەکارهێنانی کەلوپەل و چەشی نوێ. боевому применению современной техники. Третье. Особое внимание должно быть уделено укреплению боевого потенциала стратегических ядерных сил. لەگەڵ توانای نەوی و پرۆگرامی ئاسمانی رووسیا Нужно, как и ئەبێ ئەوانش بە هەند وەربگیرێن. оснащать все составляющие ядерной триады новыми вооружениями, повышать هەروە эффективность پێویستە ژێرخانی нападений и ژێرخان пێش بخرێت Кроме того, необходимо развивать инфраструктуру بۆ ئەوەی обеспечения هێزی موشکی استراتیژی بەهێز بکرێت لەگەڵ ئەو ژێر ئاوانەی کە аэродромы дальней авиации. کڵاوی ئەتۆمیان هەڵگرتووە. Четвертое. Предстоит повысить интенсивность оперативной и боевой подготовки войск. Прежде всего, применить одну из ее наиболее эффективных форм – внезапные проверки. То есть ئەبێ и بە дальше их проводить. شێوەیەکی بەرچاو В ходе которых основное внимание уделить گرکی بۆ بنکە перевозке войск هێزەکانمان на بتوانێت дальние بۆ ماوەیەکی расстояния, دوور созданию группировок на угрожаемых направлениях, ئەرکەکانیان ئەنجام بدەن. стратегического ядерного сдерживания, противовоздушной обороны с практическим لەگەڵ подъемом ئەنجامدانی авиации, مانۆری سەربازی с маневрами зенитных, ракетных и радиотехнических частей. Далее. Надо активнее привлекать к проверкам لەگەڵ федеральные и بەشدارپێکردنی региональные органы власти. هێزە ناوچەیەکان. بله جیبوی گوته